بەرهەمی خەیاری ئەم ساڵی باشووری کوردستان زۆر زیاترە لە داخوازی و پێداویستیەکانی ناوخۆ. ئێستا باشووری کوردستان دەتوانێت خەیار بۆ تەواوی عێراقیش بەرهەم بهێنێت. بەهۆی قەیرانی داراییەوە کەرتی کوشتوکاڵ بوژانەوەیەکی بەخۆیەوە دیوە و ڕێژەی خانووی پلاستیکی زیادی کردووە. یەکێک لە پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵکی بەرووبوومی کوشتوکاڵیە. بەرووبوومە جۆرە و جۆرەکانی کوشتوکاڵی سوودی زۆر دەگەێنن بە تەندروستی مرۆڤ و وزەیەکی باشیان تێدایە. لە دێر زەمانەوە کوشتوکاڵ کراوە. کوشتوکاڵیش بە پێی سەرچاوە مێژوویەکان لە باشووری کوردستان دۆزراوەتەوە. واتە لەم ناوچەیەوە کوشتوکاڵ بۆ تەواوی مرۆڤایەتی هاتۆتە دنیاوە. بەڵام ئێستا ئەم ناوچەیە بەهۆی چەندین هۆکاری جیاواز ناتوانێت لە زۆربەی بەرهەمی کوشتوکاڵیدا بەشی پێداویستەکانی ناوخۆی خۆی دابین بکات. لە نزیکەی 40 ساڵی ڕابردوودا بەهۆی چەندین هۆکاری جیاوازەوە کوشتوکاڵ زۆر لاواز و سست بووە. حکومەتی عێراق لادێ و گوندەکانی ڕووخاند، پیا و کوڕ و گەنجەکانی خستە ژێر گڵەوە، کورت ئەنفال و کیمیاباران کرا. لە دوای ڕاپەڕینیشەوە گەنجەکان زۆربەیان کران بە موچەخۆر و دەرگاکانی سنووریش بۆ بەرووبوومی وڵاتانی دراوسێ و دیکە کرانەوە. بەرووبوومی خراپ و تێکچوو بە ئاسانی دەفرۆشرانە هاوڵاتیان. بۆیە کوشتوکاڵ و بەرووبوومی خۆماڵی کوشتوکاڵ گەیشتە نزمترین ئاستی خۆی. بەڵام بە شێوەیەکی گشتی لەم چەند ساڵەی ڕابردوودا بەهۆی چەند هۆکارێکەوە کەرتی کوشتوکاڵ خەریکە گەشە دەکاتەوە و لە ئاستە خراپەکەی و کەمەکەیدا دێتە دەرەوە. 2 ساڵە بڕیارمانداوە کە سیاسەتی پاراستنی بەرهەمی خۆماڵی پێڕۆ بکەین لەگەڵ ئەو بێبجێ و لەگەڵ ئەو هەموو قەیرانی کە هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێ، قەیرانی دارایی شەڕی داعش، بڕنی بشە بجێ هەرێم لایەن عێراقەوە، زیاتر لە 1,800,000 ئاوارە لە هەرێمی کوردستانە. وێرای قەیرانی سیاسیش ئێمە حەقەتەن بڕیارمانداوە کە ئەم کەرتە ببژێنینەوە و بیکەین بە سێکتەرێکی گرنگ. ئێمە ناڵێن سێکتەری تاکە سێکتەر وەک کە چۆن تا ئێستا مامەڵە ئاوا لەگەڵ نەوت کراوە، ئەمە دەڵێن با سێکتەری یەکەم بێ. چونکە کشتوکاڵ وەکو لە دێر زەمانەوە گوتراوە و ئێستاش پسپۆرە شارەزاکان لە بواری کشتوکاڵ بە ناوی نەوتی هەمیشەیی ناویان هێناوە. ئەم سیستەمە وای کردووە کە جوتیار و خاوەن کەڵی کشتوکاڵی و بەرهەمهێنی کشتوکاڵی، کۆمپانیا کشتوکاڵی و بازرگانی کشتوکاڵی هەست بە بەرگری لێکردن و دیفاع لێکرانیان هەیە لەلایەنی موسسەیەکی حکوومەتەوە. یەکێک لەو هۆکارانی کە وای کرد هاو نیشتیمانیان بیر لە چوونەوە سەر زەویەکانیان بکەن دانانی باج بوو لەسەر ئەو بەرهەمانەی کە لە کوردستان بەرهەم دەهێنران. لە وەرزی پێگەیشتنی بەرهەمەکاندا باج دەخرایە سەر ئەو بەرهەمە هاوردەکراوانە بۆ ئەوەی جوتیاری کوردیش قانزانج لەو بەرووبوومانە بکات کە دەیچێنێت و بەرهەمی دێنێت. هۆکارێکی دیکەش کە وای کرد خەڵکی بیر لە بژێوی ژیانیان بکەنەوە نەبوونی موچە بوو یاخود نیو موچەیی. لەگەڵ چەند هۆکارێکی دیکە کە وایان کردووە کشتوکاڵ پارساڵ و ئەم ساڵ زۆر گەشتر و پێشکەوتوتر بێت لە چاو چەند ساڵی ڕابردوودا. بازار ئازاد بووە و هەر کەس لە وڵاتانی دەوروبەرمان هاتووە بە ئارەزووی خۆی بەروومەکانی لە بازارەکانی هەرێمی کوردستان ساغ کردوتەوە، کوالیتی باش بوو بێ یا خراپ بوو بێ ئێمە ناسار بۆ بیکڕین، هاوڵاتی ناسار بیکرد، چونکە بەرهەمی خۆماڵیمان
نەبووە یا کەم بووە. بۆ نەبووە یا کەم بووە لەبەرەوەی کە تێچووی بەرهەمی خۆماڵی زۆر بووە. بەرهەمی دەرەوەش یا تێچووی کەم بووە یا جاری واش هەیە وڵاتان بە ئەنقەست بەرهەمەکانیان هەرزان هێناوەتە بازار ئێمە بۆ کە زەرەرێکی گەورەی ئابووری لە هەرێمی کوردستان بدەن و فعلەن توانیویشانە توانیویانە بەمە وا بکەن کە زووتیاری ئێمە سارد بێتەوە چکە بەرهەمەکەی نەفرۆشێ بۆچی کشت و کاڵ بکە ئەگەر بە بازار نەکرێت بۆچی کشت و کاڵ بکە ئێمە بەم سیستەمە ینی بەم سیاسەتە کە پاراستنی بەرهەمی خۆماڵیە بە تایبەتی لە دانانی ڕسومات لە سەبەربوومی هاورد لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ ئەمە وای کردو کە جناب فەرموود ینی بە بەراورد لەگە ساڵین ڕابرد بە بەراورد لەگە ساڵین ڕابرد ئێمە بەرهەم زیاد کە لە هەموو بوارەکان بابەتەکانی کشت و کاڵی لە سەوزە لە میوە و لە گۆشتیش ئێمە بازمان داناوە ئەمە وای کردووە زووتیاری خۆمان قازانس بکە ئێمە داهاتێکی باشمان بۆ کۆبەتەوە ینی 71 ملیار لە ماوەی 8 مانگ داهاتی ڕسوماتی بەرومی کشت و کاڵی بووە و لەگەڵ ئەمەشدا کە زووتیار هەستی کردووە ئەم مؤسسەی دیفاعی لێ دەکا بەرهەمی زیادی کرد 2 قات و 3 قات. ئێستا کشت و کاڵ لە زۆربەی وڵاتانی دنیادا گرنگیکی زۆری پێدەدرێت لە ڕێگەی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بەروبوومی کشت و کاڵی پێشخراوە. لە کۆندا کشت و کاڵ لەسەر زەویە کراوەکان ئەنجام دراوە ئەو بەروبوومانەی کە هاوی نەبوون یاخود بەهارە و پاییزە تەنها لە وەرزەکانی خۆیاندا بەرهەم دەهێنران بەڵام ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیادا سوود لە خانووی پلاستیکی وەردەگیرێت. خانووی پلاستیکی دروست دەکرێت و کەشی گونجاوی بۆ دابین دەکرێت و چ بەرهەمێکیان بوێت تێیدا بەرهەم دەهێنن لە وەرزە جیاوازەکاندا. خانووی پلاستیکی دوو جۆری هەیە، جۆرێکیان پێی دەڵێن تونێلی کە 9 مەتر پانە و 51 مەتر درێژە، جۆرەکەی دیکەشیان پێی دەڵێن مەڵتی سپان. ئەم جۆرەیان بەپێی خواست و پانتاییە، چ پانتاییەک هەبێت دەتوانرێت خانووی پلاستیکی مەڵتی سپانی لەسەر دروست بکرێت. ئەم جۆرەشیان زیاتر بۆ پانتاییە گەورەکان بەکاردەهێنرێت. خانووی پلاستیکی تونێلی بە شێوەیەکی گشتی نزیکەی 2500 دۆلاری تێدەچێت، بەڵام هەرچی جۆرەکەی دیکەیە بە پێی قەبارە و گەورەیەکەی نرخەکەشی دەگۆڕێت. ئێستا لە باشووری کوردستانیش ژمارەیەک خانووی پلاستیکی هەن کە نزیک دەبێتەوە لە 10,000 خانووی پلاستیکی کە لە ناوچە جیاجیاکان دروست کراون. ژمارەیەکی یەکجار زۆری ئەم خانووە پلاستیکیانەش لە پارێزگای سلێمانین بە تایبەتی لە ناوچەی بازیان کە نزیکەی 4,000 خانووی پلاستیکی لێ دروست کراون و بەرهەمی جۆرا و جۆری تێدا بەرهەم دەهێنرێت. بازیان لەبەر ئەوەی زەویەکی بە پیتی هەیە و ئاوی سازگار و شیرینی زۆرە، خەڵکی زۆر لەم ناوچەیە گرنگیان داوە بە کشت و کاڵ. وەساقادر خیارە چوانوانی جەنابە؟ بەڵێ. چی پێویستە بۆی خیارەکەت بەرهەم بهێنرێ لێرە ینی لەم خانووە پلاستیکیانەیە؟ وەڵا زیاتر ئێمە پێویستمان بە سەمات هەیە. پین بە پەینی چ جۆرە پەینێک بێت یان پەینی سەمادی کیمیایی بێت، ئەو پەینانەی کە زیاتر بەکارهێنین ئێمە وەکو فسفۆرمان پێویستە بۆ ئینتاجەکەی باشە، پۆتاسمان پێویستە بۆ بڵێن ئەوە هەمووی سەمادە و سەمادی کیمیاییە. ئێوە زیاتر پاژماوەی باڵندە بەکارێنن، جقنی باڵندە بەکارێنن زۆر بەکارێنین کیمیاییەکە، جقنای مریشک بەکارێنین زۆر چاکە. لە بۆ بەرهەمەکە کامیان باشتر، کیمیایەکە باشتریان ئەوەی جقنی مریشکەکە؟ هەردووچیان پێویست ئەبێ، ینی تۆ زیاتر سەمادەکە کۆمەڵێ شت هەیە کە لە تەشتی تەبیعەیە دروست نابێت. باشە، سەمادەکە پێویستە و پەینی ئەو پێنیشکای کڕین وەکو ئاژەڵ و وەکو پەلەوەرەکان ئەویش پێویستە. ئێستا ئەو جیاوشتانە ڕواوە دەبێ تێدا نەبێ وانە؟ نەخێر، ڕۆژانە پێویستە بژار بکرێ؟ بەڵێ ئێستا کەس نییە کە ئیشەکان بکات، خزمەتی بکات، ئەدنیا نابێ ئەم جیایی لێ بێت، ئەم جیها بێ هەمووی جوان، ئەم ژیانە زیایە. بەڵێ ئەبێ ئەم جیایە جوان پاک بکرێتەوە. ئەمە چ جۆرە جیایەکە لەگەڵ ئەمە ئێمە پێڵێن سەڵمکە. ساڵمکە، بەڵێ. بۆچی هیچ سوودێکی نییە، بەڵام ئەمە زیاتر بە ئاژەڵ چاچی خوات، ئەمە هەمووی بە ئاژەڵەوە ئەیگوازێتەوە نەقلەکان.
ئاژەڵی وازێت بەڵێ ئەمە ئاژەڵ نەقلەکات لا شوێنێک ئاژەڵ بخەویان لێ بلەوە ڕێت لە شوێنێککە خەوت ئەمە نەقلەکە بۆ شوێن لەگە خۆیان تو هەڵاڵەکانی نعم. مام قادر چەند ڕۆژان بخیارت چێنراوە ئەم خیارەت ئەمە تەمەنی تقریبن 20 ڕۆژە 20 ڕۆژە لە چەند ڕۆژیەوەی ترێگەوێتە بەرهەم خیار عادەتەن هەتاکو 35 ڕۆژ ئەبێتر دەستکات بە ئەوەی کە ئینتاجت باتێ لە لە 35 ڕۆژی لێدانی بەڵێ لە ناو خانووە پلاستیکەکاندا ئەو کەشە بۆ بەروبوومەکان دروست دەکرێت کە دەتوانرێت گەشەی تێدا بکات دوای دانانی خانووە پلاستیکیەکان زەویەکەی ڕێک دەکەن و ئامادەی دەکەن بۆ دانانی شەتڵ پێش چەند ڕۆژێک تۆوی ئەو بەرهەمەی کە دەیانەوێت بەرهەمی بێنن دەیخەنە ناو پیتمۆزەوە و دەیخەنە ناو پارچەیەک تەپەدۆرەوە دوای کرانەوەی تۆوەکان سەردەر دەکەن و دێنە دەرەوە کە بوو بە شەتڵێکی گونجاو دەخرێتە ناو زەویە ئامادەبووەکەوە چەند خامی پلاستیکی تێ 20 خانی پلاستیکی لێرەیان بیست لێرێ ئەی بە کۆی گشتی بەکۆی گشتی تقریبێت چێتە 7 خانی پلاستیکی هەفتا خانووی پلاستیکی خانی پلاستیک هەمووی کردووە بە خێر هەمووی کردووە بە خێر بۆ ئەیکەن بە خێر زیاتر هۆکاریەوەی کە خیارەکە تۆزێک کاراسانی ترە بۆ ئێمە لە ئینتاجیشا سەریعترە خێراتر بەرهەمێن خێراتر بەرهەمێنی ئەرکیشی کەمترە ئەرکیشی کەمترە نەخۆشی ئەگەری نەخۆشیشی کەمترە خێر ناوەڵە ئەگەری نەخۆشی کەمتر نییە بەڵام ئیمڕۆ بەعامی خیار نەخۆشی زۆرە بەڵام ئێمە زیاتر شارەزای و تەجروبەمان لەسەر خیار هەیە زۆر باشە باشە ئەو زەویە دەبێت پێش ئەوەی دابنرێ ئەم شەتڵانی تیا بنرێت چه ئامادە باشێکی پێویستە بۆ بکرێ ئامادە باشیەکەی ئەوە لایلۆنەکانت جایز بێ ئەرزەکە وا بێ قڕ نەبێ بچێڵدرێ و ڕۆتەر بکرێ و سۆندەی بۆ ڕابخرێ و لەو فترەی ئەوەی کە هەتا تۆ شەتڵەکە و حازرە بێ ئەبێم ئیشە سەرەتایانەی بۆ بکەی ئەو ئیشانە چەند ڕۆژی پێچێ بۆ نونە بۆ هەر خانوێکی پلاستیکی ئەو ئیشانە بەعامی بۆ ئەم بیزبیتەی من 3 بۆ 4 ڕۆژی بەسە 3 ڕۆژی بەس خان بەڵێ خانووی پلاستیکی دواتر ئەخێتە ناوی دواتر ئەرزەکەی بۆ تەڕەکەینەوە لە ڕێی سۆندەکانەوە اینجا دەسەکەین بە چاندی لە وڵاتانی کە کوشتتوکاڵ تیاندا پێشکەوتووە وەزارەتی کوشتتوکاڵ پۆڵێن دەکات بۆ ئەو زەویانەی کە شیاون بۆ بەرهەمێنانی بەرهەمی کوشتتوکاڵی ڕێنمایی دەدات بە جوتیارەکانی دوای پشکنین بۆ پێکاتەی زەویەکان بە جوتیارەکان دەڵێت ئەم زەویانە بۆ ئەو جۆرە بەرهەمە باشە بەڵام لە باشووری کوردستان جوتیارەکان بەدڵی خۆیان و بەبێ هیچ داتا و زانیاریەک لەسەر خاک و زەویەکانیان و چۆنێتی ساختکردنەوە و فرۆشتنی بەرهەمەکانیان کوشتتوکاڵ دەکەن ئەمە پرۆژەی گەورە و گرنگ و بە ناوی تەسویە و تەملیکی زەویزاری کشتتوکاڵی هەرمی کوردستان ئێمە لەگەڵ حکوومەتی بەریتانیا دانیشتین 8 مانگی پێشێستا لەگەڵ لاند ڕیجستەر تاپۆی مدیریتی تاپۆی عامی بەریتانیا کە وێڵز و بەریتانیا دەگەێتەوە تەبان لە بەریتانیا گەڵان دانیشتین و لەگەڵ زانکۆی لیستەر کە ئەوانش بەشیان هەیە بۆ ئەم قەزیەیە ئێمە ڕێژ کەوتین بەڕاستیین حتا لەسەر تەندەرەکەشمان حاضر کرد لە یەکێک لە خاڵەکانی کە لە تەسویە تەملیکدا بە سیستەمی نوێ GIS جێبەجێ بکەین ئەوەیە کە دیاریکردنی زۆری خاکەکەیە کە بۆ چی دەشێ لە ڕووی زانستیەوە ئەمەش بەڕاستی لەبەر بێبوزایی نەکراوە تەبان بزەشی زۆریشی نایە بەڵام کە موافقە نەکرێت نەکراوە وە گەورەترین پرۆژە ئێمەشە بەڕاستی کە تەواوی بکەین هەموو زەوی کوردستان نەکە پۆلێن دەکرێت تەسویە دەکرێت کە زەوێکی زۆری ئەمە تەسوی نەکرامان هەیە تەملیکی دەکەین کە ئەمە قەناعەتمان بکە ئەمە بۆ بەرە زەرریشی بەڵام زەویەکەش باشتر دەپارێزێ و لە هەماکەدا دیاریکردنی زۆری خاکەکەیەتی کە بەکەڵی چی لێ بەکەڵی چی نێت ژمارەیەکی زۆری جوتیارانی ناوچەکە خەریکی چاندن و بەرهەمێنانی بەروبوومە کوشتتوکاڵیەکانن بە تایبەتی خەیار لە نزیکەی 4,000 خانووی پلاستیکی دەڤەری بازیان
نزیکەی لە ١٨ کراون بە خەیار، نزیکەی 500 خانوش کراون بە تەماتە و 400 خانووی پلاسیکیش بۆ بیبەر و 50 خانووی پلاسیکیش کراون بە باینجان. کاک بارام نایلۆنت لە ژێر تەماتەکاندانا و سوودی چیە و نایلۆنە؟ بڵێ وڵی 4-5 سوودی هەیە، یەک بۆ بژار جا سەوز دابێ ئەمانە، دوو ئاوی کەمەوێ ئاوی کەمترێ، بڵێ سێ بۆ دەرەجەی حرارە، دەرەجەی حرارە بۆ نەباتە زیادیەکە، بڵێ ئەو وەختە کاتێک کە شەو پلەی گەرمی نزمە بێتەوە ئەم زیادیەکە، ئەم زیادی بڵێ خۆی هینی تایە مایکروی تایە، باشە ئەو شەریکە دروست کردو مایکروی تایە بە ڕۆژ تشی خۆر وەرەگرێ بە شەوە یاتەوە، زۆر باشە بۆ نەخۆشی فترەکان ئەویش پارێز، بڵێ نایلێ ڕتوو بە هەسێ بیا لە گەڵاکان و ئەمانە تووشی نەخۆشی فتری بێ، کەواتە سوودێکی زۆر زۆر بڵێ. ئەو تەماتەی کە ئیسا ڕوانوتە بڵێ چۆنە تۆەکەی؟ بڵێ تۆ دەنکایان بڵێ دەنکە، بڵێ دەنکە لە چیسەیە هەموو چیسێک 500 دەنجی تایە، ئەیکی بە شەتڵ، بڵێ ئەیکین بە شەتڵ لە فرینەیە چەند ڕۆژی پێچێت تا سەوزە بێ و چەکەراکە 30 شەو بۆ 35 شەو، یانی لە خێر درێژتر، ماوەکەی لە خێر درێژترە، بڵێ بڵێ سەوزە بێ چەکەراکە، بڵێ 30 بۆ 35 شەو دوایی ئەیهێنی بۆ وێرەی ڕێ شەتڵێکەکەی بڵێ دوای چەند ڕۆژەگەێتە بەرهەم 90 بۆ 100 ڕۆژ، 90 بۆ 100 ڕۆژ تەماتە، چەند بەرزەبێت وی سام تەماتەی لە بەردەم؟ ئەم تەماتەیە ئەگەر خۆ سەری نەقرتێنی 30 متر ڕوا، 30 متر ڕوا، بەڵامەوە لە کوێ قرتی؟ ئێمە تقریبا دا عقدەی ئاوای گەمە پێڵن عقدا دە گوڵی ئاوای گرت، باشە ئەرێتی سەری قرتێنین دەهێشوو، بەڵێ دێشتر هەموو هێشوویەک 2 کیلۆ بۆ 2 کیلۆنی و کیلۆنیوەک ئەبێت، بڵێ ئەیکەواتە شەتڵێک ئەو دەنکەی کە کردە بە شەتڵ و دوای چانە نزیکە چەند کیلۆیە تەماتە هەر چڵێکە؟ ئەڵێن دا عقدەیە مەسەلەن ئەگەر عقدەکەش 2 کیلۆ بێ 20 کیلۆ تەماتە 15 بۆ 20دا ئەگەر تەماتەکە چاک بێت یەک جارێگرێ، بڵێ یەک جارە، بەڵێ ئەو خیار نییە گوڵیاتەوە، ئەم ئیسا مەسەل ئەم گوڵە بقرتێنی هەڵ نایەتەوە تاڵ نایەت. چەند ڕۆژی پێچێ لە ماوەی بەرهەمێنانی؟ تقریبا ئیسا ئەمە 16 لێمان داوە، 16 16 16 4 16 25 ئەکەوێتە ئینتاج، باشە تا 29 ئەوانە ئەڕوە 4 مانگە ڕوا، مانگ بەرهەم دەبێ، هەر بەتام و بەلەزەت و مزریشە، بەڵێ عینشتە بڵێن عقدەی ئاخری تا سەرەوەی عینشتە یەکشتە عینەن تەماتە، زۆری فەرقە لەگە تەماتی هاور دەکراوە، هەر زۆریش ئەو ئێمە پێویست ناکە وەسفیکەینەوە بازار ڕزانێ سوپەرمارکێتەکان خەڵگەر بە دوای تەماتی کوردی ئاگەڕێ بێگومان. ئەم تەماتەیە کە لەگەڵ ئەو تەماتەی بۆ نمونە بە شێوازی کراوە بەبێ ئەم خانە پلاسیشیانە ئەڕێ هیچ فەرقێکی هەیە؟ فەرقی هەیە بەسە بڵێن ئێمە پێڵین مەکشوفە مجاحد نایەنێ، ئەو نەحەشەرە زۆرە شتێک هەیە پێڵین جاکەڵە ئەوە کە لێ یایتر ئەوش هەڵیش ناواسرێ نەخێر هەر لە عەرزە ئەو ناڵەسێتەوە بڵێ کەمتریشە بڵێ بەس ئەمە ئاسانترە ئەم ئینتاجی باشترە لە ڕووی تام و سوودی تەماتەوە عینشتە هەر بە لەزەتی شەوەکو بڵێ ئەوەی کێویەکە کە بڵێنەوەی لە دەرەوە بڵێ عینشتە بڵێ زۆر باشە. چەند ئەتوانی بەرهەم بێنی وەکو جوتیارێک خۆت تەماتە ئەم ساڵ بۆ نمونە؟ سە بۆ نمونە مەسەلە من 6 بیت تەماتەم هەیە، هەموو بیتێ بەلانی کەم و 8 تەن تەماتە ئەدا بەلانی بڵێ ینی تۆ حسابکە جارێت 10 تەنیشەدا، یعنی ئێمە 600 تەن تەماتەکە، بڵێ 600 تەن بە تەماتە بە تەنها بەرهەمێنی، بڵێ باشە. ئەگەر لە کاتێکە ئەم تەماتی تۆ ساغ نەبەوەی هیچ کارگەیەکی تەماتە هەیە بۆ نمونە بۆ سوێرکردن لێ دووەرگرێ یاخود بۆ ترشیاد یان بۆ دۆشەو؟ نەخێر ناوەڵ ئەگەر ئەو تەماتێ ئەو کارگەیە هەبێ یان سوێری کا بیخاتە شوشەوە یان بۆ ترشیات وشت لێ وەرگێ یاخود بیکا بە دۆشەو، بۆ تۆ هەواڵێکی دڵخۆشکەرە بێت و زۆریش زیاتری لەوانەیە ئێستا من 6 بیتم کردی و کاتێکم بە 120. لەم ساڵدا لە کاتی پێگەشتنی تەماتە و خەیار و پەتاتە و باینجان و هەندێک بەرهەمی دیکەی کشت و کاڵی بڕی بەرهەم هات و بەشی پێداویستیەکانی ناوخۆ دەکات و ئەگەری زیاتریشی هەیە. بۆیە دامەزرانی کارگەی جۆرا و جۆری لە قوتونان و بەرهەمێنانی دۆشا و سوودێکی زۆر دەگەێنێت بە کشت و کاڵ و زیاتر گەشەی پێدەکات.
زۆربەی ناوچەکانی باشووری کوردستان زەویەکەی زۆر باش و گونجاوە بۆ کشت و کاڵ. لە نزیک شاری هەولێریش لە ناوچەی قوشتەپە ژمارەیەک خانووی پلاستیکی دروستکراون و هەندێک لە هاو نیشتیمانیان بیر لە گەڕانەوە دەکەنەوە بۆ کشت و کاڵ. ئێمە تقریبا ئەگەر وەکو خانۆ پلاستیکیە تونێلیانە بڵیت تقریبا 80 خانووی پلاستیکیمان هەیە لە قوشتەپە لێرە لە هەمووشیانە خیارمان چاندوێتەیە. زەوی و ئاوی ئێرە زۆر لەبارە بۆ خیار زۆر لەبارە بۆ کشت و کاڵ بەعام. خیاری خۆمانە زۆر باشترە لە ڕووی تەندروستیەوە لەبەرەوەی بەردەوام لیزنەکانی تەندروستی ئەشگەڕێن بە سەرمانە و بزانێت چیش بەکارهێنین چی بەکار ناهێنین. کێشەی گەورەی مشتری ئێمە ئەوەیە کە ئەوەی ئەیبینن ئەوە کڕن بۆ نمونە خیاری ئەوانەی کە هاوردەکراوە جوانن ناسکن باشە وردەش بەردەوام هەر لە گەشەکردنی شایە. ئەمە چی ئەمە بە هۆرمۆن گەورە کراوە تەبان هۆرمۆنی لێ ئەدرێەوە تامێکی ئۆتۆشی نییە تام و چێژێکی نییە تەبان خیاری ئێمە بە تامە چێژی هەیە وەک خۆی زۆر سروشتی گەورە بێت. تەبانم دەزانام لە وڵاتی خۆمان ینی بڕێک پێشی ئەم بەرهەم هێنراوە دڵنیام لەوەی کە خاوێنە دڵنیام لەوەی کە پاکترە تەندروسترە و حقیقەتەن بە تامتریش بەرهەمی دەرەوە. من نازانم بەرهەمەکەی بەرهەم هاتو تەبان بەچی پەروە دەکراوە من ناشارمە تەبان ئێمە ئەو ئەزیزە متەتەویرانشمان نییە کە هەموو نەخۆشی ئەم بەرهەمان دەرخاتەبان یان لە هەموو کاتێکدا بە هەمووی ڕابگەی هەمووی بپشکنی. بۆیە من ینی چ بۆ ئابووری هەرێمی کوردستان ینی بۆ ئابووری خۆمان بە قۆتکەین وەلی نەگەڕین پارەی ئێمە بچێت دەرەوەکو باسم کرد حەیف بەس بۆ شیر و ماست و پەنیر 1 ملیار و 200 میلیۆن دلار بۆ دەرەوە بچێت تەبان پارەی خۆمان با بۆ خۆمان بێ بەرهەمی خۆمان پاکترە تەندروسترە و بەلەزەتریشە. ئەگەر بمانەوێت ساڵ 4 وەرزە بەرهەمی کشت و کاڵی ناوخۆ بخۆین کە تەندروست و بەتام و بەلەزەت بن ئەوە دەبێت ساڵ 4 وەرزەش بەرهەممان هەبێت. دەبێت حکومەتی هەرێم هاوکاری جوتیارەکان بکات بە تایبەتی ئەو جوتیارانەی کە خانووی پلاستیکیان هەیە کارەبا و سوتەمەنیان بۆ دابین بکات بۆ ئەوەی لە کاتی سەرمای زستاندا ناو خانووە پلاستیکەکانیان گەرم بکەن و بەرووبوومی کشت و کاڵی لێ بەرهەم بهێنن. چونکە لە وەرزی زستان و سەرمادا بەرهەمی کشت و کاڵی هاوردەکرا و بازاڕەکانی باشووری کوردستان پڕ دەکەن. جوتیارەکانی باشووری کوردستان لەسەر خەرجی خۆیان ناتوانن کارەبای بەردەوام و سوتەمەنی دابین بکەن بۆ خۆیان. ئەگەر دابینیشی بکەن نرخی بەرهەمەکانیان زۆرتر دەبێت. بە شێوەیەکی گشتیش لە ساڵی 2011 تاوەکو ساڵی 2015 نزیکەی 230 تەن خەیار هاوردەی باشووری کوردستان کراوە کە دەکاتە نزیکەی 140 میلیۆن دلار. ئەمە جگە لە بەرووبوومە کشت و کاڵیەکانی دیکە کە بە ڕێژەی زۆر زیاتر هاوردە دەکرێن. ئەمە لە کاتێکدا باشووری کوردستان لە توانایدا هەیە بەرووبوومی کشت و کاڵی بۆ ناو خۆی و تەواوی عێراق دابین بکات. هەروەها زەوی و خاک و سروشت و ئاوە شیرینەکەی هاوکارن بۆ بەرهەمێنانی بەرووبوومی 4 وەرزەی کشت و کاڵی و لە توانایدا هەیە بەشێکی باشی داخوازیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دابین بکات ئەگەر پلان و بەرنامەی گونجاوی بۆ دابنرێت لەلایەن حکومەتی هەرێمەوە. ئەو کات ساڵانە لە ڕێگەی بەرهەمی کشت و کاڵیەوە ڕێژەیەکی باشی پارە دێتە ناوخۆی کوردستانەوە.